بنسبت امر داوی لرکوت 19/6/2016 کاژمیر چاری بیانی مفرزه آسایش زمدار کم بناوی محمد شیخ علی که هیچ ناسنامه کی پی نبوده و ناسنامه دیار نبوده و به اوتای آوان که گویا حوالاتی روجاوی کردستانه به زمدیاری هنایان نخوشخانه که گویا لالان مفرزه آسایش تقه ایلی کرا که بیستویتی به شوی قاچاق بود دروی ولاد بچیتن و اویش لبر خرابی تا باری تندرستی نمان توانی گفتاری برگنان روانه نخوشخانه هولیری کرا بو چارەسەری پزیشکی و بەداخەوە دوێنێ لە نەخۆشخانەی هەولێرێ گیانی لەدەستدەوە و ئەیش پەڕاوی لێکۆڵینەوە بۆ ڕێکخراوە و لێکۆڵینەوە بەردەوامە لەم کێشەیە. دوێنێ ڕێکەوتی 20/6/2016 لە ناو بازاری سووران بازاری ماسفرۆشان کاژمێر نزیک 11 بەیانی هاوڵاتیەک بە ناوی سلێمان حسێن شێخە لە دایک بوو 1970 پێشە مامۆستای سەرەتایی دانیشتووی سۆران گۆڕاس بە گولە زامدار ببوو و لەبەر خراپی باری تەندروستی نەمانتوانی گفتاری وەرگرین و ڕەوانەی نەخۆشخانەی هەولێرێ کرا بوو چارەسەری پزیشکی و پەڕاوی لێکۆڵینەوە بۆ ڕێکخراوە بە پێی مادە 405 لە یاسای سزاکانی عێراقی و لێکۆڵینەوە بەردەوامە و بە پێی لێکۆڵینەوەی سەرەتایی ئەم کێشەیە بەهۆی کێشەیەکی کۆمەڵایەتی ڕوویداوە و هەروەها فەرمانی دەستگیرکردن بۆ کەسێک بە ناوی ئەلیف عین میم بە پێی مادە 405 لە یاسای سزاکانی عێراقی دەرچووە و هەروەها پاش گواستنەوەی زامدارەکە بوو نەخۆشخانەی سووران لەوێ کێشەیەک ڕوویداوە پۆلیس هەوڵی چارەسەرکردنی کێشەکەی داوە لەوێ ڕێپێدراوێکی پۆلیس زامدار بوو ئەویش بۆ چارەسەر ڕەوانەی نەخۆشخانەی هەولێرێ کرابوو و ئێستا سپاس بۆ خەبارێکی تەندروستی جێگیرە.